ئەو گەنجە کێ بوو کە بۆ مای 235 ڕۆژ سەدام حوسێنی شاردەوە لە هەمان کاتە ئەو گەنجە کوردە کێ بوو کە ئەو کەسەی دۆزیەوانێ کە سەدامی شاردەوە لە کورتەکلاکێتی ئەم جارە بەڵگە فیلمی شاردنەوەی سەدام حوسێنتان پێ دەناسێنین من بیر عومەرم با دەست پێ بکەین. بەڵگە فیلمی شاردنەوەی سەدام حوسێن لە نووسین و دەرهێنانی هەڵکەوت موستەفایە کە هەر خۆشی ئەو کەسەی دۆزیەوە کە سەدام حوسێنی شاردۆتەوە بە ناوی عەلا نامی کە خەڵکی ناوچەی تکریتە و ئەم بەڵگە فیلمە 12 ساڵی پێچووە بۆ دروستکردن کە هەوڵ دراوە بە وردی چیرۆکی ئەو گەنجە بخرێتە ڕوو کە 235 ڕۆژ سەدام حوسێنی شاردۆتەوە لە هەمان کاتا 150,000 سەربازی ئەمریکی بەدوایە بوون و خەڵاتی 25 ملیۆن دۆلاریش دانراوە بۆ ئەو کەسەی کە بیدۆزێتەوە. ئەم بەڵگە فیلمە لە 14 وڵاتی عەرەبی سەرەتا نمایش کرا و کاردانەوەیەکی زۆری لێکەوتەوە. کە دەرهێنەر هەڵکەوت موستەفا ویستوێتی بە شێوەیەکی ڕوون و ورد لە بینایی عەلانامی قەوانێ چیرۆکی سەدام حوسێن بخاتە ڕوو و ڕەتیشی کردوتەوانێ ئەم مافە بە هۆڵیوود بفرۆشێتەوانێ بۆ ئەوەی ڕاستی بابەتەکان وەکو خۆی بڵاو بێتەوە. ئایا پێمان بڵێ بەڵگە فیلمی شاردنەوەی سەدام حوسێنی بینیوە و ڕاد دەربارەی چێ لە کۆمنتەوە نووسە بەڵام لایەن نەگەن لایکیۆم بڕگێ بکەن هاوڕێگانتان شێری بکەن و فۆڵۆی هەژمار لایەن نەگەن من میر عومەرم لە کورتەکلاکێتەوە سەلام عەلەیکوم.